ئێمە وەکو کۆمیتێ خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستانە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی هەر سێ بنەماڵەی شەهید دەکەین. شەهیدانمان یەکێکیان لە هەولێر، یەکێک لە کەرکووک، یەکێک لە ڕانیا. ئەمڕۆ ئەگەر ئەو گەنجانەی ئێمە نەبنە چەمپەرێک لە بەردەمی دوژمنی ئێمە، لە بەردەمی دەوڵەتی فاشیستی تورک، ئەمڕۆ هەمومان وەکو ئێسیدیەکانمان لێیە لە شنگالە ناڕەحم بە ژنەکە نە بە مناڵەکە چەکی قەدەخە کراو بە سەرگەلەکەمانە ئەبارێنێ. خۆشبەختانە گەنجانی ئێمە لە هەر چوار لاوە بەشداری شۆڕشێکەکەن، شۆڕشی کەرامەتە، شۆڕشی شەرەفە، شۆڕشی ناموسە. ئەمڕۆ ئەگەر ڕۆژاوا بکەوێ هەموو گەلی کورد دەکەوێ، ئەگەر ڕۆژاوا سەرکەوێ هەموو گەلی کورد سەرەکەوێ. وەک تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان لەو مناسەبەتەدا ئێمە بانگەوازی لە هەموو هێزەکانی باشووری کوردستان دەکەین کە وەک چۆن گەلەکەمان پشتگیر و پشتیوانی بەرخۆدانی ڕۆژاوای کوردستانە، وەک چۆن گەلەکەمان لە سای خوێنی ئەو شەهیدانە هەمووی بۆتە یەک یەکێتی نەتەوەی خۆی پێکهێناوە، بانگەوازی هەموو لایەنە سیاسیەکان دەکەین کە خاوەنداری لە خوێنی ئەو شەهیدانە بکەن، خاوەنداری لە بەرخۆدانی گەلەکەمان بکەن لە ڕۆژاوای کوردستان. چونکە ئەو دوژمنانەی ئەمڕۆیەکیان گرتووە لە بەرامبەر دەستکەوتەکانی گەلەکەمان لە بەرامبەر هەموو کوردە. بۆیە ئەو شەهیدانە شەهیدی هەموو خەڵکی کوردستانن، شەهیدی هەموو بەشەکانی کوردستانن، تەنها شەهیدی خێزانەکانیان و عەشیرەتەکەیان و بنەماڵەکانیان نین. بگە ئێستا ئەوانە ڕۆڵەی هەموو کوردن. بۆیە گەلەکەمان لە سای خوێنی ئەوانە کە ئەو یەکێتی ئەمڕۆ دروست بووە لەو پەرتەوازیە و لەو بێهیواییە گەلیان کۆ کردەوە جارێکی تر، ئێمەیان هەموو کۆ کردەوە. گەلی ئێمە لە ئاستی میلی داتوانیوێتی یەکێتی نەتەوەی خۆی پێک بێنێت. ئیدی شەرمێکی گەورەیە ئەمڕۆ سیاسەتی خۆبەستنەوە بە داگیرکەرانی کوردستان، شەرمێکی گەورەیە ئەمڕۆ پشتکردنە گەلی خۆت. بۆیە لێرە جارێکی تر لەسەر مەزار و گڵکۆی ئەو قارەمانانەی کە لە باشووری کوردستان ستەمکاری و داگیرکاری دەوڵەتی تورکیان قبول نەکرد، پەیمان ئەدەین کە ئێمە پشتیوان و پشتگیری تێکۆشانی گەلەکەمان بین لە هەموو بەشەکانی کوردستان. ji hersî malbatê pekirawanên leheng dixwazin şehîdaran, şehîd soran, şehîd gel hat. Herkes dizane Rojavayê Kurdistanê di pêvacayekî pir nazik û hesas derbas dibe. Ji bona we armanca dewleta Tirka we got ev pêvacaya got em bibe ber bi azadiyê de dişin dixwazî wê pêvacayê bin pêk bike. Ew çirûska hêvî ye ya got li Rojavayê Kurdistanê ya got hêvî ji bo hersî perçeyê Kurdistanê dîtir tê jiyan kirin wê bibe pêşeroja sembola azadiyê ji bona gelê Kurd êrişî wir kir. Herkes dizane armanca dewleta Tirk qerkirina gelê Kurd û gelê herêmê yê got li Rojhilatê Rojavayê Kurdistanê jiyan dikin. Ji bona we dewleta Tirk her li ser pirsgirêkên deverên jiyan dike. Ew proja azadiyê, ew projeya demokrasiyê got li ser sînorê Bakurê Kurdistan hatiye damizrandin, dixwazî wê proje têk bibe ji bo nebe hêvî ji hersî perçeyê dîke. Ji bona we spas ji bona ew dayîke got dikarîbûn ew şervanên leheng biherikînin qadê şer ji bo virgiriyê li ber xaka Rojavayê Kurdistan bikin. Spas û hezar spas ji bo wan. ئەم سێ شەهیدا لە پێناوی کورد و کوردستان شەهید بووینە. ئێمە وەکو بنەماڵەی شەهید کارزان شانازی بە شەهیدبوونی دەکەین
لە دوایشدا بە خێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەین کە ئامادە بوون ئەمڕۆ لە پێشوازیکردنی ئەم سێ شەهیدە ئەم سێ قارەمانە بەخێر بێن سەرسەر و سەرچاوەکانمان ئێمە شانازیان پێوە دەکەین ئەوانە شەهیدی کورد و کوردستانن هەموو گەلی کورد هەقوێ شانازیان پێوە بکات سوپاس جێگای ئەوانە جێگای شانازی ئێمە ناکە لە پێناو خاک و کەرامەت و نیشتمانی خۆیان شەهید بوونە ئێستاش چەند ئەوەیەکی دەخوێنمەوە کاتێک ژانی کورد بوون دەمگرێ فەرق ناکە باکوور باشوور ڕۆژهەڵات بۆ خەباتێک کە ڕەوایە کوردایەتی ناوە ئامادە بوانی بەڕێز ئەی ئەوانەی شەریفی ئەومان پێ بڕاوە لەو مەرامسلیمە بەشدار بین ئەی ئەوانەی هاتوون بۆ بیسینی چیرۆکی جوانە مێرگی هەڵکەوتوی فیداکار هەواڵێکی شۆڕژگێری دەڤەری شار هەواڵ دلیل کە ناسراوە بە گەلهات گابار دلیل بوێرەکەی دەڤەری بەرخودان و سەرهەڵدان دلیلی پایتەختی ئازادی شەهید دلیل خالید بە شانازیەوە هاتوین وانەیەک لێوە فێر بین ئەویش وانەی کوردایەتی و مەردایەتیە شەهید دلیل خالید ناسراوە بە گەلهات گابار کوڕی هەناودانی دەڤەرێکە پڕاپڕ لە فیداکاری و قوربانیدان دلیل خالید کوڕی بنەماڵێکی خاوەن بیرروڕای کوردایەتیە و هەر لە پێناویشدا بۆ بەرگری لە ڕۆژئاوا و ئەو زوڵم مستەمەی لە ڕۆڵەکەیان کەیان هەنگاوی ناو گیانی خۆی فیدا کرد لە پێناو خاک و نیشتیمان و گەلەکەی ڕێز و سەلاوم هەیە بۆ هەمووتان و بنەماڵەی شەید ئارام زۆر سەربەردە بەم جەماوەرە کە ڕاوەستاون لە حزوری ئەم سێ شەهیدە کە شەهید بوونە لە ڕێگای خاکی کوردستان ئەم جارش دوو پاتێکەمەوە زۆر سوپاسم هەیە ڕێز و سەلاوم هەیە بە ناوی بنەماڵەی شەید ئارام کەرکووکی زۆر سوپاس